برا خۆشەویستەکانم لە وتاری ئەمڕۆمان بە پشتیوانی خوای پەروەردگار دەمەوێت ئامۆژگاری هەم بۆ خۆم و هەم بۆ ئێوەی بەڕێز ئەو کەسانی کەوا لە ناڕەحەتی و موشکیلە و بەڵاو موسیبەتدان بە بەردەوام خەمیان زۆرە هەمیان زۆرە تووشی غەم و پەژارێ زۆر بوونە لە ماڵیان لە منداڵیان لە کەسایەتیان با بزانین ئاینی پیرۆزی ئیسلام چۆن عیلاج و چارەسەری بۆ ئەم نەخۆشیە داناوە کە بەڕاستی نەخۆشیێکی گەورەیە و کۆمەڵگای ئێمەی گردووەتەوە هیچ کەسێک نییە لە ئێمە ئیلا خەمێکی هەیە هەمێکی هەیە لە حەزەن و دڵتەنگی و موشکیلە و کولەبەریە بەڵام با بزانین هۆکارەکانی چین هۆکارەکانی زانایانە فەرموون بۆ دوو شتە گەڕێتەوە یەکەمیان خۆمان سەبەبین خۆمان هۆکارین بۆیە بەڵاو ناڕەحەتی و موسیبەت و تووشی موشکیلە دێین بەڵام دووەمیان هەندێکی لە دەستی ئێمە نییە لە ئیرادەی ئینسان نییە نەخەتای منە نەخەتای تۆیە بەڵکو تەقسیری لە ئێمەش نییە بەڵام قەزا و قەدەری خوایە ئینسانەکان تووشەکات ئەوەی یەکەمیان کە کەسبی یەدی خۆمانە خۆمان بەدەست خۆمان بەڵاو موسیبەت دێنین بەسەر خۆمان خوای تەعالا دەفەرمێ وما ئەصابەکم من موسیبەت فبما کەسەبەت ئەیدیکم هەر بەڵاو ناڕەحەتیەک و موشکیلەیەک و غەم و هەمێک کە دێتە سەرتان فبما کەسەبەت ئەیدیکم هۆکارەکەی بۆ گوناه هەگەڕێتەوە یان ئەوە تا تەقسیریمان هەیە لە جێبەجێکردنی واجباتێک یان ئەوە تا دووریمانە لە زیکر و یادی خوای پەروەردگار کەواتە هەر کەسێک لە ناو تاوان بێت ئەوە چاک بزانە ئەو دڵت هەم و غەم دایەگرێت بۆیە ئیبن القەیم ڕەحمەتی خوای گەورەی لێ بێ دەفەرمێ خەم و خەفەت دڵ لاوازەکات و ئیرادە و عەزمی ئینسان لە ناوە بات هەر کەسێک بەردەوام تاوان بکات ئللا دڵەکەی هەم و غەمی تێدا بەزیوە بۆیە خەڵکانێک زۆر دەناڵێنن دەڵێ وەڵڵهی دڵم خەریکە ئەتەقێ خوای تەعالا فەرمێ ئەلا بذیکری الله تەطمئن القلوب ئەتەوێ ڕزگارت بێ دەست لە تاوان هەڵبگرە ئەتەوێ ڕزگارت بێ دڵت لە مرتاحی و دڵت خۆش بێت وەرە واجباتەکان جێبەجێ بکە وەرە زیکر و یادی خوای گەورە بکە قورئان بخوێنە قورئان کە بەهاری دڵانە هەر کەسێ دەستی پێوە بگرێ وەڵڵاهی لە دڵە تەنگی و لە ناڕەحەتی ڕزگاریە بێت خوای تەعالا دەفەرمێت ومن يعش عن ذكر الرحمن نقيض له شيطانا فهو له قرين هر کەسێ پشت بکە لە یادی من لە قورئان لە یادی خوای پەروەردگار خوای تەعالا فەرمێ ئەوە شەیطانێک زاڵەکەین بەسەریا ببێ بە قەرین و دۆست و هاوڕێی کە ئینسانش شەیطان زاڵ بوو بەسەری شەیطان ئیشی چییە لیەحزن الذین ئامنوا شەیطان بۆ دێت بۆ ئەوەی سەرەتا خەفەتێکە کاتە دڵتەوە دڵتەنگی کولەمەرجی ناڕەحەتی بەڵاو موسیبەت توش دەکات وەسوەسەی شەیطان دێبۆت بۆ چونکە پشتت کرد لە یادی خوای پەروەردگار دووەم خاڵیان کە هۆکارە تەقسیری لە کەسمان نییە خوای پەروەردگار عەبدەکانی تاقیەکاتەوە سێرەکەی بەڵاو موسیبەتت بۆ دێ لە خۆت لە منداڵت لە خێزانت لە کەسوکارت باوک تەباتەوە دایک تەباتەوە منداڵەکەت دەعمەکە تووشی بەڵا دەی تووشی ناڕەحەتی دەی ئەمە قەزا و قەدەرە ئەمە بۆ چییە ئەمە بۆ ئەوەیە خوای پەروەردگار لە گوناهەکانت خۆش بێ لە دنیا وهەروەها پلت بەرزکاتەوە لە ڕۆژی قیامەتدا وانە بێت تۆ خوای پەروەردگار ڕقی لێت بێ نە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إذا أحب الله قوما ابتلاهم خوای پەروەردگار هەر عەبدێکی خۆش بوێ هەر قەومێکی خۆش بێ تووشی بەڵا و ناڕەحەتیەکات فەقیرێکە هەژارێکە قەرزاریەکات نەخۆشیەکات بەو شێوەیە إذا أحب الله عبدا ابتلاهم خوای گەورە تووشی ناڕەحەتی و بەڵا موسیبەتەکە قال بعض السلف لولا المصائب الدنيا لوردنا يوم القيامة مفاليس والله ئەگەر بەهۆی بەڵا و موسیبەت و ناڕەحەتیەکانی دنیا نەبێت ئەوە لە ڕۆژی قیامەتدا هەمومان مفلیس دەرەچین بۆ چونکە تاوانمان زۆرە
عیب و عارمان زۆرە کەم تەرخەمیمان زۆرە لە بەرامبەر ئەو هەموو تاوان و کەم تەرخەمیە خوای پەروەردگار بەڵاو موسیبەتت بۆ دەنێرێت لەسەرەکە بەڵاو موسیبەتت بۆ دەنێرێ بۆ ئەو بێتە کەفارەتی تاوانەکانت بۆ ئەوی پلت بەرز بێتەوە لای خوای پەروەردگار خوای گەورە پلەیەشی بۆت داناوە لە بەهەشت دەزانێ بەو کردەوانەی خۆت ناگەیتە بەهەشت لەولاوە کۆمەڵێ بەڵاو موسیبەت دەنێرێ بۆت تووشت دەکا بۆ ئەوەی مەرتەبەت بەرز بێتەوە لای خوای پەروەردگار بۆ ئەوەی بچتە بەهەشتەکەی خوای پەروەردگار کاتێک ئەو ئاەتە دابەزی خوای تەعالە فەرمووی من يعمل سوءا يجز به شق ذلك على الصحابة صحابة زور ناڕەحەت بوون وتیان یا ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوابێ هەموومان تیا چووینە ئەبوو بەکر فەرمووی هەر کەسێک تاوان بکا و سزا بدرێتەوە لەسەری تۆڵەی لێ بسەنەوە کەواتە هەموومان بە هیلاک چووینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەلەستە تەحزەن ئەلەستە تەنصەب ئەلەستە تەمڕەض ئایا نەخۆش ناکەوی ئایا تووشی حەزن و خەمۆشی نابیت تووشی بەڵا و موسیبەت و کێشە و مشکینە نابی لە دنیا فەرمووی بڵێ فەرمووی ئەوەیە کە خوای پەروەردگارە فەرمووی من يعمل سوءا يجز به هەر کەسێ تاوان بکە لە بەرامبەردا خوای تەعالە لە دنیادا جەزاکەی ئەداتەوە واتە تووشی بەڵا و ناڕەحەتی ئەکات بۆ ئەوی پاشی کاتەوە لە دنیا خوای گەورە خێری بۆ دویستووە